زیانەکانی ڕاگررتنیە نردینەوت لە 21 مانگی ڕابردوو ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر گۆفەن شێوانی پسپۆڕی بواری وزە لاولێرۆ لەگەڵماندا. دکتۆر سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. عێراق بۆ تێناگالەوەی کە هەناردەنەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بە زیانی خۆیەتی، یان ئێساش زیانەکە دیارە، بودجەکەی خۆی زیانی بەرکەوتووە، ناتوانێت بە شوێشی باش پرسی دابینکردنی موچە جێبەجێ بکات. ئەگەر بێت و نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە، پێتان وانییە زیاتر لە قازانجی حکوومەتی عێراق تا هەرێمی کوردستان؟ سلااوڕێزم بۆ کەناڵی کوردستان بیسار و بینێرانی عزیز. بە تاکید ئێستا حکوومەتی عێراق باش ئاگادارە کە ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان بۆ 21 مانگ زیانێکی گەورەی خستوتە پاڵ ئابووری عێراق بە بڕی پتر لە 18 میلیارد دۆلارە. ئەوەش حساب کراوە لەسەر ئەساسی 70 دلار بۆ هەر بەرمیلە لەسەر 400,000 بەرمیلی بەرهەمی ڕۆژانە. بەڵام لایانی تریش زەرمەندن، کۆمپانیا و نەوتیەکانی کەیش دەکەن زەرمەندن، ژێرخانی پیشسازی نەوت هەرێمی کوردستان زەرمەندە، و کۆمپانیا تورکیەکان کە لایانی تورکی کار دەکەن زەرمەندە، و هەروەها بازاری وزەی جیهانیش زەرمەندە. ئەم زیانە گەورەیە وای کرد حکوومەت بۆ یەکەم جارەوە دەست پێشخەرێک بکاتن و داوا بکاتن بۆ هەموارکردنی بڕگەیەک لە یاسای بوجە کە ئەم بوو ڕێگر بوو لە هەناردەکردنەوت لە درێژایی ئەو ماوەیە. ئەمش ئەم بڕگەیشە تابێتە بە خەملاندنی تێچووی بەرهەمهێنان و گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان. دکتۆر، هەر وڵاتێک وزەی هەیە، نەوتی هەیە، وڵاتێکە داهاتێکی زۆری هەیە، ئاسایشی وزەی هەیە، بەڵام عێراق ئەگەر هەڵە نەبم لە یەدەکی نەوتە پێم ئەبێ لە پلەی پێنجەمی جیهانە لە دوای سعودی و ئەمریکا و هەندێک وڵاتی دیکە، و لە پلەی شەشەم ئێران دێ. بەڵام تا ئێستا عێراق ئاسایشی وزەی نییە. بۆ وایە ئەم وڵاتە؟ نەک بەس لە نەوتە، لە نەوتەوە وەک باستە پێنجەمین گەورەترین یەدەیەکی نەوتی هەیە، و لە گازی سروشتیشەوە 143 تریلیۆن پێی سێجار یەدەکی گازی سروشتی هەیە، کەسی هێشتا بە تەواوی و بەرهێنانی لێ نەکراوە، و ئێستا عێراق هاوردەکاری نەوتی گازی سروشتیە لەگەڵ کارەبا لە وڵاتی ئێران، و ئەو یەدەگەی کە هەیە لە عێراق وا دەکاتە عێراق ببتە لە پلەی 12 یاخود 13 لەسەر ئاستی جیهانەوە. گاز سروشتی ئێستا زۆر گرنگە، چونکە سەرچاوی دووەم سەرچاوەیە لە دوای تەواوبوونی نەوت کە جێگرەوەی نەوت دەبیت، ئەمیش گازی سروشتیە، و سوود و کارکردنی زۆری هەیە لە نەوتیش لە پیشسازی وەک لە مەشینەکانەوە وەک سەرچاوەک بۆ چەندین سنعاتی پترۆکیمیاوی تا دوایی. بەڵام ئیدارەکردنی ئەم سەکتەرە جێی داخات ئیدارەکردنی باش نییە. تا ئێستا لەم 20 ساڵی ڕابردوو عێراق چەختی کردووە لەسەر نەوت و ئیهمالی گازی سروشتی کردووە. تەنانەت لە 2 ساڵی ئاخیر دەستیان پێ کردووە بە وەبەرهێنان لە گاز سروشتی، بەتابەت لە جەولاتی تەراقیزی 5 و 6. بەڵام خودی سامانێ نەوتیەکەش دەکرا زیاتر سوودی لێ وەربگرێ لە ڕێگای زیادکردنی پاڵاوگەکان. عێراق توانای هەبوو چەندین پاڵاوگەی نوێ دروستکاتەوە و بە سەدان هەزار بەرهەمە نەوتیەکان هەناردەی دەرەوە بکاتن کە قازانجیان 4 یا 5,000 هەندی نەوتی خاوە. بەڵام ئەوە نەکرا. ئێستا بەخۆشی عێراق تۆزێک کورتێنانی هەیە لە هەندێک لە بەرهەمەکان وەک گازۆیل، نەوتی محەسن تا دوایی. و هەروەها دەتوانرا چەند پرۆژەیەکی گەورە پترۆکیمیکەل دروست بکاتەوە کە سەدان بەرهەمی پیشسازی لی دروست بکرێتەوە، کە ئێستا هاوردە دەکرێن بە بڕی 5 تا 6 میلیارد دلار ساڵانە. بۆیە ئیدارەکردنی ئەم سەکتەرە، سەکتەری نەوت و گاز سروشتی، کەم تەرخمێکی زۆری لێ هەیە. دەتوان بەشێکی لە سەکتەرەکانش گەندەلیشی لێ هەیە. وای لەکرد عێراق ئەو وڵاتە دەوڵەمەندە سوودێکی تەواوی لەم سامانە وەرنەگری، کەچی دەبینن لە سەرڕای ئەم داهاتە گەورەیە عێراق ئەو 2 ساڵە بەسەر یەکتری 49 میلیارد دۆلار کورتێنانی هەیە لە ساڵی 2023 و 24ش، و لەوانەیە ئەم کورتێنانە بۆ ساڵی داهاتوو زیاتر بی نەک کەمتریش بی. بەڵێ دکتۆر، هۆکاری ئەمانەی تۆ باس دەکرد بۆ چیە گەڕێتەوە؟ تا چەند پەیوەستە بەبوونی گەندەڵی و هەروەها نەبوونی یاسایەک بۆ نەوت و غاز لە عێراق؟
بەتەکید نەبوونی یاسایەک بۆشایەکی گەورەی دەستوری و قانونی دروست کردووە لە ساڵی 2007ەوە کە یەکەم جار ڕەشنووسەکە ئامادەکرا کە یاسا نەبوو ئەو کاتەی تەواوی سەلاحیات دەدرێتە چەندین کەسی تایبەت چ لە ینی ژمارەیەک کم لە بەرپرسان چ لە وزارێنەوە چ لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەندێکیانیش زۆر ئاشنانینە لە سەکتەرە گرنگە وا دەکاتن هەڵەی زۆر بکەن وەرەوها ڕێگات داگەندەلی زۆر بیتن لەم سەکتەرە وای لێکردەوە تەڵعاً بگەنە ئەم وەختە جێی سەرنجێ ئەمە دەبێ عێراق خۆی ئامادە بکاتەوە بۆ قۆناغی داهاتوو لە 2050 بە پێی بڕیارەکانی لوتکەی ژینگە ئەبێت تەواوی کاربۆن سوتاندن ڕابگیرێ لە هەموو دەستگا پیشسازیەکان و لە دەستگا نەوتیەکانیشەوە عێراق تا ئێستا خۆی خۆشی ئامادە نەکردووە بۆ ئەم ساڵە کە پێ دەڵێن زیرۆی کاربۆن یاخود بێکاربۆنی هەموو وڵاتەکان دەستیان پێکرد بەرهێنان دەکەن لەم گۆڕانکاریەی کە ڕیشەیی بکرێتن لە پیشسازی نەوت تاکو خۆ ئامادە بکرێت بۆ ئەم قۆناغا بەڵام ئێستا عێراق تازە بە تازە چێلگەی تازە بە دوای چێلگەی تازە دەگەڕێت چ لە نەوت بیت لە گاز سروشتی چێلگە کەونەکان هەوڵ دەدا بەرهەمەکانیان زیادکە بەڵام ئەوانە ڕەنگە زۆربیان سوودی نەبی چونکە ئەو پشکێک کە دانراوە بۆ عێراق بۆ هەناردەکردن لە ژێر بڕیارەکانی ئۆپیک پلس سنووردارە تا ئێستا بە عێراق بۆی هەیە تەنانەت 3.2 ملیۆن بەرمیل ڕۆژان هەناردە بکە کەچی ئەو توانای هەیە تا 4 ملیۆن بەرمیل ڕۆژان هەنار بکاتن بۆیە ئەم بڕیارانە سنوورێک داناوە بۆ بەرهەمەکانی نەک عێراق بەڵکو سەرجەم وڵاتانی ئەندام لە ئۆپیک و ئۆپیک پلس. بەڵێ بەڕێز دکتۆر گۆڤەن شێروانی پسپۆڕی بواری وزە لاولێرۆ لەگەڵماندا بووی سپاس بۆ کاتەی بەیەمەتاندا.